دکتر محمد زراری رهبر گشتی لدیوان چاودێریە دارایی هەرێما کوردستان هێژە هەولێرێ لەگەڵمەیە. دکتۆر دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە دەیەکەم ڕۆژە کارێوە بە هەفبەشی لەگەڵ دیوانە چاودێریە عێراقی لە هەولێرێن گەشتنە چ؟ بەڵێ طبعاً بەپێی قانونی موازنە ژمارە 3 ساڵی 2023 لە مادەی 13 لە فەقەرەی 2 بەس لەوە دەکاتەوە داهات و خەرجی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن تیمی دیوانی چاودێری دارایی هەرێم بۆ بە تەنسیق لەگەڵ تیمی چاودێری دیوانی دارایی حکوومەتی اتحادی پێویستە فەصلی واتەوەرزی هەر 3 مانگجارێک ئەو وردبینیە بکرێتن لە داهات و خەرجی. لێرە ئەمە لەبەر ئەوەی پار ساڵ لە یەکی حاف تا سیوێکی 12 وردبینیە نەکرابوو، ئێستا لە ئێستادا ئەمە لە یەکی حاف تا سیوێکی 12 وردبینی دەکەین بە هاوبەشی لەگەر تیمی دیوانی چاودێری دارایی حکوومەتی اتحادی لەسەرەوەی کە ئەو میزان مراجعانە لە داهات و خەرجی هیمانگەکانی 7 و 8 و 9 و 10 و 11 و 12 وردبینی دەکەین کە ئایا داهات بە شێوەیەک بۆەوە خەرجی بە شێوەیەک بووە بە گوژمەی داهات و خەرجیەکان چەندە لە حکوومەتی هەرێمی کوردستان. طبعاً ئەمەش بە شێوەیەک دەکرێتەوە ئەمە ئەو میزان مراجعانە هی ئەو 6 مانگە چوێتە بەغدا لە بەغدایە و ئەوان ئێستا هینایەتیانەوە لەگەڵ خۆیان ئێمە بە هاوبەشی لەگەر هەردوو لە دەچین وردبینی دەکەین لە هەموو ئەو شوێنانەی کەوا ئێمە بە ضروری دەزانین لەگەر تیمی دیوانی چاودێری دارایی حکوومەتی اتحادی. بەێ داهات و خەرجی ئەوان شەشمەهان لە بەردەستێوە هەیە بزانین چەند بووە و ژ بەغدا ڕاشاندنە پێشتر. طبعاً ئەو داهات و خەرجی بە پێی میزان مراجعەیە، میزان مراجعەکان لەوێ بە دیارکەتیە، بەڵام ئێمە لە ئێستادا تا نەگەینە ئەوەی کۆتایی وردبینی کۆتایی نامانەوێت ئاماژە بە هیچ گوژمەیەک بکەین، بەڵام لە کۆتاییدا ئەوە بە راپۆرتێک لە نێوان هەردوو تیمی هاوبەش ئەو با بڵێن زانیارانە دەخرێتە ڕۆ بۆ هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی. بەێ ئەبەدێ ببە بنەمایەک ji بۆ خیتاما کوتایی یا ساڵا 2023 یا خەرجی و داهاتên عێراقی بە تەمامیژی؟ بێگومان طبعاً ئەوە لە وەکو تازە باسم کرد لە 6 مانگی یەکەم ئەو وردبینیە کرایە لە داهات و خەرجی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوەی ئێستا دەکرێت قۆناغی دووەمە 6 مانگی دووەمی ساڵی 2023 بەڵێ ئەو بەو وردبینیە کۆتایی دێ بە ساڵی دارایی 2023 کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئایا چەند داهات و خەرجیە وە چەندی داهاتەوە پێویستیشی بە چەند خەرجیە لە ساڵانی بابڕین 2024 و 2025 دەتوانین برێن ئەوە دەبتە بنەمایەک لە ئەو 2 ساڵش. باشە کاک محەممەد ددەمەکێدا موچەین 3 مەهین ساڵا 2012 نەهاتنە دابەشکردن لە گۆری شیان و لە گۆری داهاتە دەستی حکوومەتە هەرێما کوردستانێدا موچەین مەهین دنجی پڕ دکرد ژوێ بەشک و عێراقی دشاند کێم بوو. باشە دڤر بە ئەشکرەت دیار دەبەک و خەرجی ئەو قاساتنە یەکول بەردەست بۆیە هەموو خەرج بووە. باشە دەماک و موچە بە تەمامی نەهات بنە داین لێرە ئەگەر بێت و داهات و خەرجێتنە بە تەمامی ئاشکرابن و چەندن و دەری vekirîne deriyên wezaretên Kurdistanê vekirîne û dîwana çavdêriyê raportekê amade dike biwara û digihîne Wezareta Darayiya Iraqê. Wê demê dê xuya bibe ka çend dahat be çend xercî bûye. Dixwazim bizanim çarenivîsê wan sê mûçeyan di piştgirêdana bi van raportên dîwana çavdêriya darayî dê çi be؟ بەڵێ طبعاً ئەو حساباتە چی بابڵێن حەقیقیە ئەوەی کە لەو حساباتە بەدەر دەکەوی زیاتر مانگی 7 و 8 و 9 لە ڕووی بابڵێن موچەوە مانگەکانی 10 و 11 و 12 ئەوە بە قەید دەکرێتن. طبعاً ئەو قەیدە بە ڕەوات مستحقا تەزیل دەکرێت واتە موچەیەکە کەەوە پێویستە بدرابە بەڵام نەدرایە. ئەو بابەتەکە ینی دەگەڕێتەوە سەر بابڵێن نێوان هەردوو وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزاری دارایی حکوومەتی اتحادی. طبعاً ئەوان دوای ئەو بابەتەیەک لا دەکەنەوە ئەوە
تەنها ئەوەی کە ئێمە دەیکەین لەسەر ئەوەیە کە ئایا بەفعلی چەند خەرج کرایە و بەفعلی چەند داهات هەبووە. ئەوانەی تر بەڕاستی دەتوانین بڵێن دەگەڕێتەوە لۆوان ئەو نێوان هەردوو حکوومەتی اتحادی حکوومەت یاریمی کوردستان ئەوان دەبی بڕیار لەسەر ئەوە بدەن کە ئایا چارەنووسی ئەو سێبووچەیە چییە و بە چ شێوەیەک دەدرێ ئایا چێ تەحملی دەکا ئەوە پەیوەست نییە بە دیوانی چاودێری دارایی. باشە دکتۆر محەممەد دیوانە چاودێریە دارایی عێراقێ پشتی هوربینی لەسەر داهات و خەرجین 6 مەهێن دەستپێکە ساڵا 2023 یەن کوردستانê kirîn gotibû ku encama raportawan de geştina wê encamê ku sadî 98 rekupêk bûne xercî û dahat wata sadî du dimîne dema sadî du rêjeka wiha kêm têbîniyek hebe çi ji aliyê teknîkî ve ve çi ji aliyê hejmaran ve dibe ev bibe berbes li pêşiya dayîna mafên herêma Kurdistanê eger hatû kêmbûnek yan ziyadbûnek hebîtin di xercî û dahatan de. طبعا بێگومان لە ڕووی ژمێریاریەوە لە حسابات لە ڕووی خەلەلی فەنی هەردەبی حسابات ناکرێت و حسابەتێکی وا گەورە و گران وەکو با بڵێن باست کرد 6 مانگ حسابات لە خەرجی و داهات بکرێت خەلەل نەبی خەلەل هەر هەیە بەڵام خەلەلەکان ئەو بەو شێوەی نییە وەکو باست کرد کە ببتە ئەوەی کەوا ڕێگر بی لەوەی کە حکوومەتی اتحادی پارە بنێری بۆ هەرێمی کوردستان ئەوە بەڕاستی وەکو خەڵک هەموو ئەو بابەتە دەزانی ئەو بابەتە بابەتێکی با بڵێن پاساوە دەیهێنەوە لەو بابەتانە ئەجینا ناکرێ مەسەلەن لەبەر ئەبوونی چەند خەلەلێکەوە لە حسابات هەیە موچە خۆرانیانیشەوەتە بوجە ببڕدرێ نەخێر ئەو بابەتە هیچ پەیوەستنی بەوی وارلو ئاگاداری جەنابتان و بۆبینەرانیش ئێستا ئەو تیمەی کە لێرەیە تیمی دیوانی چاودێری دارایی کە ئێمە لەگەر ئەوان بە مشتەرەکی ئەو وردبینی دەکەین ئەو وردبینە لە لیستی موچە خۆران نییە بڵێن لەبەرەوەیە لۆ ئەوە هاتیینە ئەگەر حسابات تەواوی پارە بنێرن یان ئەگەر حساباتەکە تەواو نەبی مەزوود نەوی پارە نەلێر نەخێر ئەوە هیچ ڕەبتی بە مۆزوعی ناردنی پارە یاخود موچە خۆران یاریمی کوردستان نییە ئەو بابەتە ئەو بابەتە تەنها لە ئەوەیە ئایا بزاندرێ بە فعلی چەند داهات و خەرجی هەبووە لە هەرێمی کوردستان. باشە مانەڤایە تیمێ خویایە تیمەکە بیستکەسی چەند ڕوش پێت بێن بۆ کارێکی وها سەردانا کیژان ڕێڤەبەریên کیژان وەزارەتان dikin dema çend rûjan danîne li gorî plana berdestêwe ku vî karî tewaw bikin. خۆی ئەوەی کە چاوەڕێ دەکرێت احتیمالە لەو هەفتەیە لە کۆتایی هەفتەیە تەواو ببین ئێمە و ئەگەر تەواو نەبووین دەکەوتە هەفتەی داهات و 2 ڕۆژ 3 ڕۆژتر احتیمالە پێویستمان پێوی تا کاتی راپۆرتەکەش دەنووسین سەبارەت بەو شوێنانەی کەوا ضرورە بچین بەڕاستی ژمێرکاریە بەڕێوەبەراتی گشتی ژمێرکاری و بودجە و لەگەر خەزێنەکان و لەگەر سامانە سروشتەکان ئەو شوێنانەی کەوا ضرورە بچین زیاتر ئەو شوێنانەیە 14 خەزێنەمان هەیە و ئەو شوێنانش ئێمە دوای بەتەنسیق هەندێک شوێن هەیە دیاری دەکەین کەوا پێمان ضرورە ئەو شوێنانەی کە مەسەرەن داهاتیان زۆرە یان خەرجیان زۆرە ئەوانەش احتیمالە بە سامپڵ وەربگیرێ. دکتۆر محەممەد زراری ڕێڤەبەری گشتی لی دیوانە چاودێریە داریا هەرێما کوردستانê ji hewlêrê li gel me bûyî gelek.